بەشێک لە حیزبە سیاسیەکانی شیعە هەوڵ دەدەن سەرۆک کۆمار لەسەر ڕاستپاردنی ئەسعەد عێدانی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق ڕازی بکەن کە بە گەندەڵی تۆمەتبارە و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانیش هەڵمەتێکیان لە دژی مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگەری عێراق دەست پێ کردووە و بە هاوکاریکردنی ئەمریکا بۆ کوشتنی هەریەک لە قاسم سولەیمانی و ئەبوو مادی موهەندیس تۆمەتباری دەکەن. بەتایبەت کە کازمی یەکێکە لەو کەسانەی ناوی دەهێنرێت بۆ شوێنگرتنەوەی عادل عەبدولمەهدی کە ڕەتی دەکاتەوە لە پۆستەکەی بەردەوام بێت. هەبوو عەلی عەسکەری سەرکردە لە کەتایبی حیزبوڵای عێراق مستەفا کازمی بە هاوکاریکردنی ئەمریکاییەکان لە کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مادی موهەندیس تۆمەتبار کرد و پێشتریش قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسای بەئەلولحەق کازمی بە کەسێکی نزیک لە ئەمریکا و سعودیە و ئیسرائیل تۆمەتبار کردووە. بەڵام دەستگای هەواڵگەری عێراق لە ڕاگەیەندراوێکدا وەڵامی هەموو ئەو تۆمەتانەی دایەوە و ڕایگەیاند بڵاوکردنەوەی ئەم جۆرە تۆمەتانە زیان بە وڵات و دەستگا ئەمنیەکان دەگەێنێت. پێشتریش بەرهەم ساڵح سەرۆک کۆمار لەگەڵ هەریەک لە نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا، حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر، عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمە و هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح کۆبۆتەوە. لەلای خۆیەوە فازڵ فەتلاوی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی فەتح ئاشکرای کرد کوت لە سیاسیەکان ناوی سێ کەسیان بۆ سەرۆکایەتی حکوومەت پێشنیاز کردووە. ئەوانیش بریتین لە هەریەک لە مستەفا کازمی، ئەسعەد عێدانی و عەلی شوکری. ئەمەش لە کاتێکدایە کاندیدکردنی عێدانی و هەموو ئەوانەی لەلایەن حیزبە سیاسیەکانەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت کاندید دەکرێن لەلایەن شەقام و خۆپیشاندەرانەوە ڕەت دەکرێنەوە. فاروق محەممەد، کوردستان 24.